درەنگانی شەوی ڕابردوو لێرە لە گەلی هەلیبەگ شاخ دارماوە بەهۆیەوە داکەوتووە بەسەر بۆڕی ئاوی گواستنەوەی سۆران کە لە بێخاڵەوە بۆ سۆران دێت کە ئەم بۆڕیا سەتا هەفتای ئاوی سۆران دابینەکات بەهۆیەوە بۆڕیەکە شکاوە و ئەمڕۆ دابەشکردنی ئاو بۆ سۆران وەستاوە لە ئێستادا تیمەکانی چاکردن و بەڕێوەبەرایەتی ئاوی سۆران لێرەن سەرقاڵی چاکردنەوەی بۆڕیەکەن. من بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە قسە لەگەڵ سانا ڕۆستایی بەرپرسی ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی ئاوی سۆرانەکەم کاک سانە سڵاوتان لێبێ بەنیازن چی بکەن چۆن چاکیەکەن ئەم بۆڕیە؟ دەستان خۆش بی ئەوە شەوی ڕابردوو ئاگادار کراینەوە کە بەهۆی دارمانی شاخەوە هێڵی بۆڕی هێڵی زارگەری بێخار لە کار کەوتووە. هەمان شەو تیمێکمان ڕاستپارد ڕاستەوخۆ مەیدانیان سەردانی شوێنەکەیان کرد بۆ ئەوەی دیار بکەن کە زەڕوزیانی بۆڕی 16 ئینجی چەندە. ئەوە بوو بەیانی تیمەکانمان سەرقاڵی لە بەیانیەوە تیمەکانمان سەرقاڵی چاکردنەوەی بۆڕیەکەینە. تیمی لەعیمی هاتیە، تیمی سیانە خۆشبەختانە ئێستا سەرقاڵی چاکردنەوەنە. چاکردنەوەکەی تەواو بێت ئیشەڵا لۆ 12 لۆیەکی کۆتایی بە چاکردنەوەی بۆڕی دەینین هێڵەکەی وەکار دێخینەوە. ئەم بۆڕیا ئاوی چەند گەڕێکی سۆران دابینەکات تا چەند گرفتی هێڵی بێخار زارگەری سۆران دوو بۆڕی 16 ئینجینە سەتا هەفتای سۆران و دەوروبەری لەسەر ئەو دوو بۆڕیەینە. ئێستا هەر بۆڕیەکیان لە کار کەوتووە. سەتا 25 سی ئێستا سۆران لە دوینێ هەتا ئەوڕۆ لەو خەتە بێ ئەوا بن بێ بەشە بن. ئەگەر ئەمڕۆ چاک نەکرێتەوە گرفتەکە کەم ئاویەکە زیاتر شەبێت لە سۆران زیاترە بی بەڵێ زیاترەوی بەڵام ئێمە تیمەکانمان سەرقاڵن تیمەکانمان سەرقارن لەوەی بتوانین لەو کاتێککە دامان ناوە بتوانین سەرکەوتوو بین و ئاوەکەش وەکار بخەینەوە و بتوانین ئیشی خۆی دەست پێ بکەتەوە.